ئەگەر دیقەت بی لە ماوەی 200 ساڵی ڕابردووە دیارترین تایبەتمەندێتی سلێمانی بیناسازیەکەیەتی. ئەمە چییە؟ ئەمە لە هەموو ماڵەکانی سلێمانیە لە زۆربەی ماڵ دیارە گەورەکان ئەمە کوورەیە. کوورەی ئەو سەردەمی ئەمە بوو خۆی بوو هەر ئاوا بوو بەس تازە کراوەتەوە. ئەمە کۆنەکەی هەر ئەم نەخشەش ئاوا بوو. ئەوەش نەخشەی خۆی ڕەنگەکەش هێروە بووە. باش ئەمە بەدار ئاگریتیا کراوەتەوە کاکە؟ بەڵێ بەدار کراوەتەوە. ئەمە داری تێو کراوە تەمەنی سامە بۆرەکەمان نابردووە بەڵام لە بۆری ئەچێتە سەرەوە و هیچ شتێک نایەتەوە ئێرە. یعنی دووکەڵ نایەتەوە ژوورۆ؟ هیچ دووکەڵێک نایەتەوە ژوورۆ. یعنی بەس نەخشە سازەکەی زۆر جوانەگە سەریکەی نازانم ئەگەر دیقەت بی زۆر جوان تایبەتە بۆیە ئاخر بۆ سەیرەکەم. باشە کاکامەران تەلارسازی لە سلێمانیە ئەمەنە پێشکەوتوو وەلا زۆر سلێمانی خۆتەزانی یەکێک لە تایبەتمەندی سلێمانی لەبەرەوەی کە شارێک بۆ لەسەر داوای میرەکانی بابان دروستکراوە این دروستکراوە شارێک بۆ نمونە خەڵکی بازرگانن بەناوبانگەکان خەڵکی خەیاتە بەناوبانگەکان مەسەلەن خەڵکی دەستڕەنجینە بەناوبانگەکان وەساب بەناوبانگەکانی ئەترافی سلێمانی هەمووی هاتوون لە سلێمانی کۆبوونەوە ینی سلێمانی لە سەرەتای دروستبوونیەوە پێگاتەیەک بۆ لە خەڵکی جیاواز بەڵام خەڵکی دەستڕەنجین مەسەن پینەچیە بەناوبانگەکان مزگەرە بەناوبانگەکان وەساب هەمووی هاتوونە تێرە بۆیە ئەگەر دیقەت بی لە ماوەی 200 ساڵی ڕابردووە دیارترین تایبەتمەندێتی سلێمانی بیناسازیەکەیەتی.